سلێمانی بوو منی کرد بە هونەرمان. چەند ساڵە لە سلێمانی ئاژی؟ من لە 99 بەس هێشتا مسەقەب نەبوو. مسەقەب نەبووی؟ سلێمانی چیە گەێنی لای تۆ؟ سلێمانی خۆشترین شار ئەو شارەی کە هۆگرتەکە بە 34 مانگ هەستەکەی تۆ ساحێبی شارەکەی دڵسۆزی شارەکەی هەڵبەت بۆ ئەو کەسانەی کە هەستی مرۆڤایەتیان نە کۆمەڵە خەڵکیش هەوڵیان ناوە بۆ تێگانی سلێمانیمان، بەڵام شارێکە چەند مانگی تایە بژی بیرێکە یەکیتە هەر شار. چەند شارەکانی کوردستان بۆ من فەرق ناکا، بەڵام سلێمانی ئەوە قسەی من نییە. ئەوانی کە لە سلێمانیان ژیاون هۆگرێ چیادەوەرێکی جوانە هەیەتیایە. سلێمانی بوو منی کرد بە هونەرمان و هەر گەنجێک هەر بەهرەیەکی تیا بێتوانێت لە سلێمانیا بەهرەکەی خۆی پێشکەشکە. شارێکە فرە ڕەهەندە، یەکتر قبوڵی زۆری تایە، شارێکی میوان دۆستن، قسە خۆشن و منبعی نوکتەیە و لە هەمان کاتیشە پایتەختی ئەدەبیاتی جیهانیش. بەسەرهاتە زۆرە. شتێکم بۆ بجارڕەوە شتی تازە جاگە پێوەست بێ بە سلێمانی شەو لەم یادەیە ئەوە هەر خۆشتر. وەڵاهی خۆز حەدەس بەسەرات وەڵام کاگە شتەکانی من بە کەڵکیەوە زۆر بەغان بدارێت تۆزە بە کەڵک بێ. مەخبران نازانم جاچین بەس یەکەم جارم بوو ئەل لە خۆمەوە هاتم لە ئین کوڕێکم بینی پێشتر ڕەفیقم بوو، قژێکی بەست بوو کامێرەیەکی بچووکیشی بەدەستەوە، گوتمەوە چیەکەیتی فیلمش وەرە با فیلم بکەین. وتی پارەی تێسوتم چەند؟ وتی بەخوا 20 وەرەقەیەکی وێ. وەڵا وەرحازە فیلمەکەمان تەواو کرد 19 وەرەقەی تێجوو 16ی لەفە بوو، دامان بە 120 گەڵا. ئەو کاتە بەو فیلمێش ناسرامەوەی دوای کچەکەکەمەوە هەر لە خۆمان، بەڵام ئەویش نە لە کامێرەیە زانی نەیش ئەو گەچی لێداوە ئەو تۆ وەرە دەجا لەو کەدرەوە ڕۆشت وە هات نەیشمان نەزانی. وەڵا ڕۆژە وتی وەڵاهی کلاکێتی لێن ناکرێ. منیش بە قورئان وتم لەکوێ؟ وتی لە یاران بیرمان چوو. منی سیارم پێ بوتم ئەی تەکسیە بێت چەند جێ بگوتم، ئەویش هینی لای من نەبوو داڵگە وتی کورە هەر چییە بێ بڕۆ. وەڵامیش پیکاب تو بە چی تێگەیشتووی؟ من وەڵای کلاکێت وتم ڕەنگە بە قەوم قەنەفانە بێ نەمەزانی چییە، بەس کەوتی ئیشەکە ناکرێتم بەخوا شتێ زەخمە. وەڵا پیکابێکم بۆ گەر و دووسەجە کاکەم حەبلی پێوی بەڵێ باوێکی حەبلم پێ بوو. وەڵا ڕۆژم بۆ جادیمەوە لەوی و کاتە لەوێ بوو کاگارە بە مرورەکە ئەپاڕێ بیبینە ئەو بەرەو سیارەکەی پێوی ڕۆستایی دەنابێ، بەس خۆیشم هێم هاوکاریتانەکەم چوو کلاکێت بێنن ئەمە چوین کلێ. وەڵا کاکەم مەرور شتێک باش بوو لە سەر شۆستەکە وەستا بوون پێم ڕۆ بزانێ لەکوێ و بۆی هینکەی. وەڵا چوومە ژوورزم کاگارم کلاکێتەکە لەکوێکی ئەوت تم کلاکێت ئێوە تا کلاکێت سەرەکەم ئەمە بەدابێ نەمەزانیست چۆن سەیری و مرور و سایقەکە وتیان کواوتم کاگەڵێ لە مەخزەنە وەڵی شتی لەسەر تازە زۆر قەرەباڵخەوانەی خینە بەیان جێ کاکە شەویش بێ ئێرە چۆڵە شەو باشتر. وەڵا خستم سەر داش بڵەگەی ڕێک بردمەوە.